was a bird that maybe 21 years ago I'd see one or two of them. Now I'm seeing flocks and thousands of them on the farm. The project's success has spurred a rice industry group to launch its own program working with farmers. Matt Dibble for VOA News, Colusa, California. سڵاوم کاتتان باش بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی ئەمڕۆمان کە لە کەناڵی NRT شەوە پەخش دەکرێت لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە من هێرۆ زەنگنم لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ ئەم بەرنامەیەتان پێشکەش دەکەین. برنامە ئیرۆدا شرۆڤە لەسەر سەردانا چارڕۆژیە سەرۆکی ئەمریکی جو بایدن ji بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست و هشداریە ئەمریکیان ji بۆ خەلێکدان و خوردبوونا داعشێ ئەگەر تورکیە ئۆپراسیۆنێک دی سووریەدا بکەن. و ڕۆژنامەوانێکی ژنی کورد خەڵاتێکی جیهانی وەردەگرێت و لەم بەرنمەیەدا لەگەڵماندا باز لە ئەزمموی ڕۆژنامەوانی خۆی دەکات. سەرۆکی ئەمریکی جو بایدن ji سەردانا چارڕۆژیە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ڤەگەڕیا قۆناغên سەرداناوی ئیسرائیل کەرتێ غەزە و عەرەبستانە سعودی بوون. لە ڕۆژە داویە سەردانا خوا دوهشەممێ سەرۆک بایدن ئامادەی جivîneka rêberên welatên herêmê bû لە عەرەبستانە سعودی. سەرۆک بایدن گوت ئەمریکا خوا دوور نائێخە ji pirsên ewlehiya ڕۆژهەڵاتە ناوەڕاست و valahiyekê durist nake rê bide Rûsya, Çîn yan jî Îranê wê valahiyê pir bike. Biden bi nemayên stratîjiya xwe ji bo herêmê diyar kirin û ronahî jî ser hevkariya welatên herêmê ji bo ku bersîngê gefan bigirin. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئەمریکا هەوڵی داوە لە پێناو بنیادنانی داهاتوێکی باش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە هاوبەشی لەگەڵ حکوومەتەکانی ناوچەکە. بایدن ئەم قسانەی لە عەرەبستانی سعودیە لە میانەی لوتکەی ئەنجومەنی هاوکاری کەنداو کرد کە ڕابەرانی عێراق، میسر و ئوردنیشی تێدا بەشدار بوون. بایدن لە وتارەکەیدا بنەماکانی استراتیژیەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست خستە ڕوو تیشکی خستە سەر هاوکاری ناوچەی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان هەروەها سوپاسی ڕابەرانیشی کرد بۆ دەنگدان لە ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتوەکان بۆ پشتیوانیکردن لە ئۆکرانیا و سەرزنشتکردنی داگیرکاریەکەی رووسیا وەگوتی ساتەوەختێکی گرنگی مێژوویی بوو. پێشتی سەردانا دوو ڕۆژان لە سەرۆک ئەمریکی ji بۆ میرگەها سعودی وەزیرێ دەرڤەی عەرەبستانە سعودی di konferansek çapemeniî de bersiva pisyaran da sebaret Îran, Yemen û aloziyên dî yên herêmê. Faysal bin Ferhan Al Saud got destê welatî wî ber bi Îranê ve dirêj dimîne û hîvî dike ku bigeha qonaxa têkeliyên asayî digel hevsnûra xwe. Lê wî danûstandin ji bo asayîkirina peywendiyan bi İsraîlê re dûrxistin piştî mîrgehê esmanê xwe ji bo firokên bazirganiyên İsraîlê vekirî. Wezîrê Saûdî got ew hîvî dike ku ew ê jiyana hinek rêwiyan hêsantir bike lê ew qet ne destpêke ji bo pêngavên zêdetir. Wî got jî çi danûstandin li ser civîneka bilind a hevkariya leşkerî digel İsraîlê yan ji yadîbêjinê NATOya Ereban nehatine kirin. هەر سەبارەت بە سەردانە مێژوویەکەی سەرۆک بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە. بەڵێن هاوکاتی سەردانەکەی سەرۆک بایدن بۆ شانشینی عەرەبستانی سعودیە بە گشتی سەرنجێکی زۆر خرایە سەر کۆبوونەوەکەی بایدن لەگەڵ شازادە محەممەد بن سلمان شازادەی جێنشینی عەرەبستان. ئەو سەرنجانە هەر تەنها بەهۆی دۆسیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ بوون. هێرۆ نەکرد تەنها دۆستەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ ئەڵبەتە لە پەیوەندی بە کۆمەڵی هەلومەرجی ناوچەکەشەوە سەرنجێکی ئێجگار زۆر خراە سەری بەڵام ئەوەی کە لە هەمویان زیاتر سەرنجڕاکێش بوو بەلای پەیامنێران و بەلای ڕۆژنامەوانانەوە شێوازی تەوقەکردنەکەی بن سەلمان بوو لەگەڵ سەرۆکی ئەمریکادا
و سەرنجی ڕۆژنامەوانان لەسەرەوە بوو چۆن سەرۆکی ئەمریکا لەگەڵ محەممەد بن سەلماندا دادەنیشێ کۆ دەبێتەوە کە گومانبارە بە کوشتنی ڕۆژنامەوانی سعودی جەمال خاشقچی. یەکێ لە پرسیارەکان کە لە سەرۆک بایدن کرا لیان پرسی چ شتێکێ متمانە بێ کە جارێکیکە ڕووداوێکەکەی لەو شێوەیە ڕوونەداتەوە. سەرۆک بایدن ئەنی ئاماژەی بەوە کرد کە هیچ شتێک نییە ئەو متمانەیە بدا، بەڵام ئەگەر شتێکی وا ڕوو بداتەوە بەرەنجامێکی زۆر نەرێنی دەبێت. بێجگەر لەوە سەرۆک بایدن جەختی لەوە کردەوە کە ڕاستەوخۆ لەگەڵ محەممەد بن سەلماندا و توێژی لەسەر دۆسەی خاشقچی کردووە، بەڵام بن سەلمان پەرێزپاشی خۆی نیشان داوە کە وتێتی پەیوەندی بەوە نییە و بە تاوانیش ناساندوێتی، بەڵام هەموو ئەمانە نەبوونەمایی ئەوەی کە گومانەکانی ڕۆژنامەوانان و پامنێران و چالاکوانانیش تەنانەت بڕەوێننەوە. بەڵێ باشە بڵێن لەو سەردانە دا ئەو دەستەواژەی سەرۆکی ئەمریکا بەکاری هێنا سەبارەت بە ڕۆڵ و پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چۆن کەوتۆتەوە؟ ئەلبەت کاردانەوەکان جۆرا و جۆرن هێرۆ، چونکە بۆ خۆت دەزانی ئەو ناوچەیە دابش بۆ بەسەر دوو بەرەدا. عەرەبستانی سعودیەوە هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەیە بەگشتی زۆر بە گرنگی دەزانن کە جارێککە پێگەی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەهێز بێتەوەکو سەرۆک ئۆباما خۆشی جەختی لێ کردەوە، دەبێ ئەمریکا بە پێگەیەکی بەهێزەوە لەو ناوچەیە بێ بۆی هیچ بۆشاییەک دروست نەبێ کە رووسیا و چین پڕی بکەنەوە. هەڵبەت بە خۆت دەزانی هێرۆ ینی پێشتر زۆر ئاماژە بەوە دەکرا کە ئەمریکا بە بایەخەوە ناڕوانێتە ڕۆژهڵاتی ناوەڕاست یا شوێنێکی ئەوتۆی نەماوە لە استراتیژێت و لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا، بەڵام سەرۆک بایدن لەم سەردانەیدا ینی بە تەواوەتی کە جەختی لێکردەوە دەبێ ئەمریکا پێگەی بەهێزیە بێت لەم ناوچەیەدا بۆ تایبەتی ئالەم هەلومەرجەی ئێستا کە دەبینین کۆماری ئیسلامی ئێران سیاسەتە شەڕانگێزیەکانی ڕەفتارە نەخوازراوەکانی ئێران لەو ناوچەیەدا زۆر دەبن، ئەڵبەتەوە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان. بەڵێن زۆر بە کورتی دەزانین بەشێک با بڵێن لە سەرنجی سەرۆک بایدن دروستکردنی پەیوەندیەک بوو لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەب بە تایبەتی عەرەبستانی سعودیا. ئایا توانی هیچ بکا لەم بارەیەوە؟ خاڵی سەرکەوتووی سەردانەکەی سەرۆک بایدن بۆ ئەو ناوچەیە لەوەدا دەبینرێ کە تەنانەت بەر لەوەی لە ئیسرائیلەوە بکەوێتە ڕێ بەرەو عەرەبستانی سعودیا و بوو بە یەکەم سەرۆک کە فڕۆکەکەی ڕاستەوخۆ لە ئیسرائیلەوە لە عەرەبستانی سعودیە بنیشێتەوە، بەڵام سەرکەوتنەکە لەوەدا بوو کە کاربەدەستانی عەرەبستانی سعودیە بڕیاریاندا ڕێگە بدەن فڕۆکە سڤیلیەکانی ئیسرائیل بە ئاسمانی عەرەبستانی سعودیەدا ئازادانە هاتوچۆ بکە و ئەمەش هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرانەیە لە لای ئیسرائیلیەکان و بە دووریش نازانرێ هەنگاوی گەورەتر بێ بە تایبەتی کاتێک کە باس لە ئەو ئەنجومەنە ئاسایشیە دەکەن لەو ناوچەیی جیهاندا هەیە و زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە سەرکردەی ستونە لەشکریەکانی عەرەبستانی سعودیا لەگەڵ سەرکردە ستونە لەشکریەکانی ئیسرائیلدا لە بنکەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆبوونەوەیان کردووە، ئەڵبەتە شتی تریش زۆرن. بەڵێ سوپاس بڵێن. سوپاس بۆتەوە. هەفتە سەردانە سەرۆک بایدن ji بۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست کۆمەکە خوێندەکارن تووڕە لە تەهرانی ئاگربەردان ئاڵایەن ئەمریکا و ئیسرائیلی. خوێندەکارن تووڕە گوت ئەو لە دژی ئاساییکردنا تێکەلیەن عەرەب و ئیسرائیلیان بە ناوبەریە ئەمریکیان هەڵوێست نیشان ددن. وان گوت jî ئەو لە هەیە هەرێمێ di metirsiyêdeye ku di destê hinek welatan debe xwe bi welatên Musulman didin naskirin. Hevkariyên yan hevkariya ewlekariyê yên İsraîl û Ereban pir zêde bû piştî peymana İbrahîm sala 2020 ku li demê rêveberiya Serokê Berê Amerîka Donald Trump hatibû gotûbêjkirin ew bûn sedemê asayîkirina têkeliyan di nêvera İsraîlî û çar welatên komkara Ereban de.
بەر لە کۆبوونەوە لوتکەیەکەی لەگەڵ ڕابەرانی وڵاتانی عەرەبدا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی شەممە لە جددا لەگەڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیشدا کۆبووەوە. لە میانی سەردانەکەیدا لەگەڵ ڕابەرانی وڵاتانی عەرەبدا سەرۆک بایدن باسی لە موشکی هەرێمی و توانای بەرگری کرد و باسی لە هەڕەشەکانی ئێرانیش کرد. سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی کە وڵاتەکەی لەژێر فشاری ئێرانیدایە ڕۆژی هەینی ڕایگەاندبوو کە عێراق نابێت بە بەشێک لە هیچ هاوپەیمانێتێکی سەربازی. بایدن سپاسی دەستپێشخەریەکانی کازمی کرد بۆ هەوڵی وتوێژی نێوان ئێران و سعودیە لە بەغدا. لە میانەی سەردانەکەیدا بۆ سعودیە سەرۆک بایدن ڕۆژی یەکشەمە لەگەڵ سەرکردایەتی یان سەرۆکەکانی وڵاتانی بەرهەمهێنەری نەوت کۆبووە لە کاتێکدا نیگەرانی ئەوەی هەبوو کە نرخی گاز و نەوت هەڵاوسان بەرەو بەرزترین ئاست لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا دەباتن. بایدن وتی هەموو هەوڵێک دەدات بۆ زیادکردنی دابینکردنی نەوت بۆ لە ئەمریکا و بازاری جیهانشدا کە پێشبینی دەکاتن کە ئەوە ڕوو بداتن. بەڵام شارەزایان دەڵێن ڕەنگە سعودیەکان ئامادە نەبن پابەند بن بە بەرهەمهێنانی نەوت زیاترش یان تەنانەتش توانای ئەوەیان هەبێ کە ئەو کارە بکەن. ئەم بابەتە لەگەڵ داکتەر یاریڤان سەعید توێژەر لە دامەزراوەی یان پەیمانگای وڵاتانی کەندا و لێرە لە واشنتن باز دەکەین. بەیانی باش کاکە یاریڤان دەزانم ڕۆژی یەکشەمەیە و بەیانی زووە لای تۆ، بەڵام هەردەمویست باسی ئەوە بکەم ئایا پرسیارەکە لەوەدایە سعودیە یان عەرەبستانی سعودی ئامادە دەبێت زیاتر نەوت بەرهەم بێنێ بۆ ئەوەی کە داواکاری بایدن یەکێک لە داواکاریەکان بوو لە میانەی سەردانەکەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیکە یان توانای ئەوە نییە؟ بەیانی باش کاکە دەخیل لە ڕاستیا پەیوەندی بە دوو ڕەندی زۆر سەرێکیەوە. یەکەمیانەوە ئایا سعودیەکان ئەتوانن توانای بەرهەمهێنانیان هەیە لە ئێستا ئەوە بکەن یان نا، و دووەمیشان ئایا سعودیەکان لە کاتی کۆبوونەوەیاندا لەگەڵ سەرۆک بایدن و لەگەڵ شاندی ئەمریکا لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەو بەرژەوەندی گرنگە استراتیجیانی کە هەیە بوو بە تایبەتی لە ڕووی پاراستن و هەروەها ڕوبەڕووی ئێرانەوە توانیان دەستیان بکەوێت، توانیان دڵنیایی ئاسایش و بەرگری ئەمریکان دەست پێت بە بەرامبەر ئێرانیان نا. لەبرەوە پەیوەندی بە دوو ڕاهەندە سەرەکیەوە هەیە. وەکو محەممەد بن سەلمان دوێنێوەتی کە سعودیا توانای هەیە کە بەرهەمهێنانینەوە بەرز بکاتەوە بۆ 13 ملیار بەرمیل لە ڕۆژەکە، بەڵامەوە پێویستی بە کاتێ لەوانەیە تا 2010 پێ بچێ و لەمان کاژە سعودیەکانیش لەوە ئاگادارن کە نانێ بە هیچ شێوەیەک بڵێن نەوت زیادکردنی نەوت کاریگەری هەبێت لەسەر بارودۆخی سیاسی لە ئەمریکا. لە برەوە ئەوەی بەلای سعودیەکانەوە گرنگە لە ڕاستیا پەیوەندی دامەزراوەی وڵاتی سعودیە لەگەڵ ئەمریکا نەک تەنها لەگەڵ دیموکراتەکان نەک تەنها لەگەڵ کۆمارەکانە لە برەوەی کە ئەزان لە هەڵبژاردنی داهاتوە بۆی هەیە ئەو کەسێکە لە کۆشتی ستایە بگۆڕێت لە برەوە نانێت بە هیچ شێوەیە کاریگەریان هەبێت لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا بەتایبەتی کە هەڵبژاردننی کۆنگرس بەڕێوە چێت لە مانگی نۆڤمبەری ئەم ساڵدا. بەڵێ کاکی ریڤان هەندێک خەڵک لە ڕووی سیاسیوە گەر باسکە هەندی خەڵک باسەکەن کە سەردانەکە سەرکەوتوانە نەبووە یان هەندێک کێشەی هەبووە لە شێوەی پێشوازیکردن ئەو شتانە، بەڵام بۆ بابەتی نەوت تا چەندێک بایدن سەرکەوتوو بووە بۆ نەک تەنها عەرەبستانی سعودی وڵاتانی دیکەی کەنداوکە ئەوانش بەرهەمهێنەری نەوتن قەناعەتیان پێبێنێ کە بەرهەمەکانیان زیاد بکە بۆ ئەوەی بازار ڕادەیەک ئارام ببتەوە بەڕاستی ینی بەتایبەتی بازاری نەوت و کە دەبینین ئێستا لە بەرزبووندایە. بەڵێ وەکو پێشتر ئاماژ بێکرد لە ڕاستیا وڵاتانی کەندا و نزیکە لە ساحەژەی بڵین نەوتی جیهان دابینەکان لە ڕێگەی بڵین سترێت ئۆف هۆرموز یان گەروی هۆرموزەوە و سعودیە ینی گەورەترین بەرهەمهێنەرە لە جیهانە لە کەنداوە لە دوای ئەوە ئیماراتیەکان دێن. لەبرەوە ئەگەر سێر بکەیت هەڵسوکەوتی ئیماراتیەکان بە تایبەتی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو ئەو ڕۆژەی کە بایدن گەشتە جەددا ئەوان بڕیاریان ناوتیان ئێمە کە باڵەزی خۆمان نەنێرینەوە بۆ ئێران ئەمانەیە پەیوەندیمان لەگەڵ ئێرانە باش بێت. لەبرەوە وەکو ئاماژەم پێکرد لە ڕاستیا بڵین توانای بەرهەمهێنان بە شێوەیەکی زۆر خێرا لەم کاتەدا لەیان سعودیەکان و ئیماراتەکانەوە بێیان هاوبەمانەکانی کەیدی ئەمریکاوە بێ زۆر سنووردارە ناتوان بەو شێوەی کە بۆنە بایدن ئەوێت
نەود زیاد بکرێەوە زیادیش بکرێت تا چەندێک کاریگەری هەبێت لەسەرەوە هەڵاوسانی کە لە ئەمریکا ئەبێت لە ڕاستیان نادیارە لەبەرەوە هەڵاوسانی ئابووری پێویستی بەکاردەیە بۆ ئەوەی کە بچێتە خوارەوە بۆی کە نرخەکان بڵێن کەم بێتەوە لەبرەوە سەرتانەکەی بایدن هەنگاوێکی باشە بەڵام تا چڕادێک دەرئەنجامەکانی کاریگەریانە بێت بۆ شێوەی کە بایدین ئەیەوێت بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی مانگی نۆڤمبەری کۆنگرس لە ڕاستیان نادیارە بەڵام ئەگەر بێت و هەڵاوسانی ئابووری بەهۆیەوەی کە نەوتی زیاتر بکرێتە بازارەوە لەبەرەوە کە نەوت لە ڕاستیا پەیوەندی لەسەر هەموو نرخەکانی کە دانێت بە بۆنیەوەی کە پێویستی بە بڵین گواستنەوە و نەو دەچێتە زۆر باریکەوە تەنها لە ساڵ 20 بۆ مەسەلەی گواستنەوە بەکارهێنن لە ساڵ 80 بۆ بوارەکانی کە و بۆ بەرەمێنانی بڵێن ماوەدەکانی هەیە ئەگەر تەنان بتوانێت بۆ هەڵبژاردنی 2024 نەوت بێتە خوارەوە ئاڵاوسان لە ئەمریکا وردە دابەزێ ئەمە کاریگەریە بێت بۆ سەر هەڵبژاردنەوەی دووبارە هەڵبژاردنەوەی بایدن لە ئەمریکا زۆرش باسەکری کە تەنها بابەتی نەوت نییە کە ئەو مەسەڵەی هەڵاوسان و ئەو گرانیە لە ئەمریکا یان لە جیهانە نەمێنیان کەم بکاتەوە پێت وایە کە لە داهاتوویەکی نزیکە شتێک بکرێ یان شەڕوە وەکو خۆت گوتت کە ئێستا لەسەر سعودیەکان و لەسەر ئیمارەتەکان و وڵاتانی دیکەی دیکە دەمێنێت کە کاتیان دەوێ زیاتر نەوت بەرهەم بێنن بەڵێ اینجا هەر تەنها نەوتیش نییە وەکو ئاماژە پێکرد کە کاریگەریە لەسەر مەسەلەی هەڵاوسانیا بۆری کۆڤید ئەو لە ماوەی 2 ساڵا کە زۆربەی کارگەکان پێچیان کە و بەرهەمێنان کەمە ئێستا داخوازی زۆرە کە ئەمە ژوا لێکا کە منافەسێکی زۆر هەبێت لایەن کڕیارەوە بۆ ئەو شتووەکانی کە ئەخرێنە بازارەوە لەبەرەوە تەنها نەوت نییە لە ڕاستیا کە ئەم کاریگەری هەبێت و لە بیریشمان نەچێت لەگەڵەوەی کە بڵین نەوت گران بووە لە جیهانە وەروەها بانزین ئێستا کە زۆربەی بڵێن کێشەی ئەمریکیەکان کە ڕۆژانە باسی لێوەکەم بریتیا لەوەی کە بڵێن بانزین لە ساڵ 7 زیاوی کردووە لە 4 ساڵی ڕابردووە لە ڕووی نرخەوە ئەمریکا ئەو پێویستی جارانی نییە لە ڕاستیان ساڵی 1970 نییە کاتێکە وڵاتانی عەرەب توانیان گەمارەوە بخەنە سەر بڵین ئەمریکا وەروە ئەو وڵاتانی کە بەرگیریان لە ئیسرائیلەکە لە کاتی شەڕی یانکی پورە کە بە دەیە کیلۆمەتر سیارە لە بانزیخانەکان ئاوەستان بۆی کەلیت بانزین بەدەستێن نابینێت لەبەرەوە بایدن و بەڵێ لەبەرەوە ئەمریکا لە ڕاستیە ئێستا زیاتر لە 350 میلیۆن 350,000 بەرمیل نەوت ڕۆژان هاوردەکەەوە زۆربەی وڵاتانی دکتۆر زۆر سپاس کاتمان نەما داکتەر یاریڤان ساعید توێژەر لە پەیمانگای وڵاتانی کەندا و لێرە لە واشتن لەگەڵمان بوو سپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەرپرسانی ئەمریکا لە پەنتاگۆن لەم هەفتەیەدا هۆشداریان سەبارەت بە ئەگەری هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوادا و ڕایانگەیان هێرشێکی لەو جۆرە دەکرێت هەلومەرجی جدی لێ بکەوێتەوە بە تایبەتی بۆ شەڕی هاوپەیمانێتی دژی دەوڵەتی ئیسلامی هەرچەندە بەوە ناچێت ئەم هۆشداریە هیچ کاریگەریەکی هەبێت بۆ پاشەکشێکردنی تورکیا لە هەڕەشەکانی. جوڵەی هێزەکانی تورکیا لەسەر سنووری سووریا و هەڕەشەی ئەنجامدانی هێرشی سەربازی بۆ سەرهەرێمی کورد لە باکووری سووریا بەرپرسانی ئەمریکای تووشی نیگەرانی کردووە. وەزیری دەرەوەی ئەمریکا لیۆد ئاستن هەفتەی ڕابردوو لەگەڵ بەرپرسانی تری وەزارەتەکەی باسی ئەو ئەگەرەی کردووە. ئەو داوای لە ئەندامانی وەزارەتەکەی کردووە کە ئامادەکاری بکەن بۆ ئەوەی کە وەڵامی ئەمریکا بۆ هێرشی چاوەڕوانکراوی تورکیا چی و چۆن بێت. جێگیری یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست ڕۆژی 13 بەم شێوەیە هەڵوێستی ئەمریکای خستە ڕوو.
We strongly oppose any Turkish operation. ئێمە بەتوندی دژی هەر هێرشێکی تورکیان بۆ ناو باکووری سووریا و بەڕوونی ئەو دژایەتی خۆمان بە تورکیا گەیاندووە. ئۆپراسیۆنێکی وەها هەڵمەتی هاوپەیمانی هێزەکانی ئەمریکا دژ بە داعش دەخاتە مەترسیەوە و توندوتیژی زیاتر دەخاتە ناو سووریاوە. ئەو بەرپرسانی تورکیای هاندا کە هەوڵ بدەن کێشە سەربازیەکانیان پەیوەست بە پەکەکە لە ڕێگەی ئابووری و سیاسی چارەسەر بکەن. There is no military solution. وابزانم ئەوە ڕوونە کە هیچ چارەسەرێکی سەربازی نییە، پێویستە کە بە جدی پرۆسەیەکی سیاسی و دایالۆگ ڕەچاو بکرێت. ئێمە ئۆپراسیۆنەکانی تورکیا لە عێراق و سووریا بەردەوام دەبینین کە دووبارە دەبنەوە. پێم وایە پێویستە بەوردی بیر لەوە بکرێتەوە کە ئۆپراسیۆنە سەربازیەکانی لەم شێوەیە چی بەدەستێنن بەبێ پرۆسەیەکی سیاسی و ئابووری. بەڵام بەرپرسانی کورد دەڵێن تەنها ناڕەزایی دەربڕین بەس نییە. ڕۆژی هەینی مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سوپای سووریای دموکراتیک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە تورکیا بە لاوازدانا. ئەو لە هەمان کاتدا داوای لە رووسیا و ئێران کرد کە ڕێگری لە هێرشەکەی تورکیا بکەن. هێوێمە ئەوە وەکی جاران وەکی دەما کول عفریناتی کردن سەریکانی تەلەبەتاتی کردن جارێکە دیتر گەلێمە گەلی سووری بگشتی تایبەتی گەلێ کورد نەبێ ئەوە نەبێ مژارە ئا پازارێ نەبەر هێزین مەزندا و ئەو بارێمە هەوە کود نه روسیا نه ایران و او یعنی امریکا خواسته که ترکیه بکنه هودان اتحالف بسروکتی امریکا ام هودان که وان هست هلوستی که وان ارنیجی هم کارن بیجن هست لبل امدن ابا نکافیه تیرناکه جبر که دولت ترک هین اصرار دکه هین جب تایید خود دوام دکه جێگەی وەبیرهێنانەوەیە کە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان 23 مانگی 5 بە فەرمی ڕایگەیاند کە هێزەکانی تورکیا لە ئامادەکاریدان بۆ هێرشەکە. بە گوێرەی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی سووریا تەنها لە سەرەتای ئەم مانگەوە تورکیا 9 جار هێزی سەربازی و چەک و تەقەمەنی زیاتری بۆ ناوچەکانی ژێردەستی لە سووریا ناردووە بۆ ئامادەکاری هێرشەکە. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن. جبو پتر ئاگایان سەرێ مژاری بە مەڕا هەفکار سیروان قەچۆ ژێناوەندێ پەیامین دەنگی ئەمریکا سیروان ڕۆژ باش لە سەرێ ئاگەهین و ئەمریکی ددەن لە دوو ڕۆژێن دەربازبووی مەچە زانیێری پتر هەنا. بەێ دەخیل ڕۆژ باش ینی ئەفجارە پێشیەک و گەلێک ڕایدارێن ئەمریکی بە ئاوایەکی ئەشکەرە دژبەریا خۆیان vê ئۆپاراسیۆنا ترکیە بەرچیاک و تێچاوارێکردن دکن ئەف یەک ئەوە ji ber ku ئەمریکا دوێ باوەریە دەیە وەکو کاربەدەستێن ئەمریکی دەبێژن و چ ئۆپاراسیۆنێکە لەشکریە ترکی لە ڕۆژ یان باکوورێ سووریێ وەرەکردن ئەوەی بە ئاوایەکی دیرێکت باندۆرێ لەسەر شەڕێ دژی تەرۆرێ و شەڕێ دژی داعش وەرەکردن ji ber ku ئەمریکی دەبێژن هەگەر هات و تورکیە دەست بە ئێریشە خۆ کرد و gelek ji yekîneyên hêzên Sûriya Demokratîk qesed berbewê wan herîman biçin û wê valahiyek li deverên din çêbibin li taybet li Rojhilatê Sûriyê û bi taybet ew girtîgehên ku bi hezaran çekdarên Daişiyên biyanî tê de ne wê têkevin jêr xeterê de û herêm bigiştî. مەزڵ عەبدی جی مادی راپۆرتەبەری نەهادەژی لێ دەبێژە ژی ku Tirkiya ئامادەکاریان خوا kirina û li qonaxa dawiyê ku wê êrişî encam de ew çawa geha vê encamê. ئەوەیە تێ فێم کردن و بڕاستی هێزن سووریا دموکراتیک و کورد بگشتی گەشتن باوەرێکێک و تریک ئێدی خۆ ئامادە دکن و کەتن قۆناغا داوی دەک و ئێریشێکێ لە هەنێک دەڤێران پێک بینە بە تایبەت ئەف دەڤێرێن و بەحس لە سەروان تێکردن یعنی من بجووتر ڕفعات و دەڤێرێن دنیان دەردۆرا کۆبانێش بەرولۆ ئەف ژی هەوڵدانا داویە قۆناغا داویەش ئالیە هێزن سووریا دموکراتیڤە کۆژ ئەمریکا و هەواڵبەندێن خۆنی دڕبێژن و هەگەر هون نەکن ئالتەرنەتیڤ مەدن ئەوە کیە و ئەم ڕێژیما سووریە و بروسان و حتارادێکی بە ئیرانیان را پەیوەندیار بکن کۆڕێل بەرڤەیەکێ بگرن و لە هەنێک دەڤران دەخیل ئەڤەک پێک هاتیە لە هەنێک دەڤێرێن دەردۆرا کۆبانێ ژمارێک لەشکرێن ڕێژیما سووریە پشتی ڕێکەفتنێکێ بنابەرا رووسا و قەسە دەرهاتی کردن و هەنێک جوان وەرن وان دەڤران وەکو هەوڵدانێکی ئەوشی کۆڕێ لەبەر ئۆپاراسیۆنا ترکیە عردی بگرن بەێ. بله سیروان برای دو روزانه ما راپورت دید که دانا ستراول جگرا آلیکارا وزیر بروانی آمریکا جبو پرس روشلات ناوین که دیبیجا اولی دیجی ایریشاکا به وی رنگیا او جی پیشبینیا انجام خراب دیکا وکی برین ها وکم پنداگو جی بیستی امریکی دکارن چی بکن جبو که ریل امریکا ریل ترکیه بگرن کاری چکداری نو د سوریا دا نکا.
یعنی ئەمریکی بێتر وەکو داناستراالژی گوت لەسەر ئالیە دیپلۆماسی پەیوەندیەکێ ناوبەرە پەیوەندیەکە نو جارەکەن دیالۆگەکە نو یا پرۆسێسە ئاشتیە ناوبەرە پێکەکە و حکوومەتە تورکیە دەوەکە ڤەکش بەرگ و ئەو باوەڕ دەکەن هەگەر هادایە پەگایان هێزین کوردی نەک پێکەکە نانان مەبەستاوان ئەو تەنێش بەرگ و ئەو دەبێژن ئەم دەزانن ئەو خەمباریان ترکیەن ئەو لە کاریە لە سووری عراقی چنەش بەرولۆ دەوێ ئۆپەراسیۆنەکە یان پرۆسێسەکە ئاشتیە وەرە ڤەکردن حتاکو و کارە بە ڕێ لە بەرهەبوونا پەکەکە لەوان دەڤێک و ترکیە دەبێژە دەکرد لە سەروی ئەساسی ئەو دەبێژن وێ ڕێ لەبەر ئۆپەراسیۆنەکە ترکیژی وەرەگرتن بە ئاوایەکی کۆ ئەمریکیش بۆ پرسپەکتیڤ ئەمریکیە یا گرنگ ئەوە کۆ شەڕێ دژی تەرۆرێ شەڕێ دژی داعش لە سووریە نەیە ڕاوەساندن سیروان چۆن هەفکاری ما ژێ ناوەندی پەیامن دەنگی ئەمریکا بمەڕە بوو سپاس. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی شەمە بەڵێنیدا ئەو ناوچانی وڵاتەکەی ڕزگار بکات کە لە سەرەتای شەڕەکەەوە لەلایەن رووسیاوە داگیرکراون. زلێنسکی لە وتارەکەیدا گوتیشی توانیمانە بەشێک لە خاکەکە ئازاد بکەین کە لە دوای 24 مانگی دۆوە داگیرکراوە. هەروەها وردە پارچەکانی دیکەی وڵاتەکەمان ئازاد دەکەین کە ئێستا لەژێر داگیرکاریدان. زلێنسکی هەروەها هێرشی کردە سەر ئەوەی کە بە پروپاگەندەی رووسیا ناودێری کرد سەبارەت بە هێرشێکی گوماناوی ڕۆژی چوارشەمە بۆ سەر ئۆکرانیا. فڕۆکەک هەڵگرا کەمپانیا ئەنتۆنۆڤ ئاکوژە ئالیە هێلا ئەسمانی ئوکراینەڤ دەهات برێڤە برن دۆشەمبیە لە نزیک باژارێ کاڤالا ئێ باکووری یۆنانستانی کە خوارێ خەلکێ خۆجیهی ڕاگەهاند و پشتی ڕوودانیژی بۆ دەمێ دوو دەمژمێران وان دیت ئاگر ji cihê ڕوودانی ڕابوو وان دەنگێ تەقینانژی bi hîsmîdyaya Yunanistanê dibêje 8 kes di firokê debûn û barêwê 12 tenên kerestê xeter bû lê ka bi destên xwecihî dibêjin wan çi agehî li ser barê firokê nebûn û ew nizanin ka eger barê firokê kerestê kîmyayî yana lê wan xelkê deverê yên nêzik î cihê Rûdanê agehdar kirin heta pencereyên malên xwe venekin demamkan li berdevê xwe dayînin û hajî xwe hebin. Her zû peywendî bi firokê ra qut bû û 40 kilometran Rojavayê firokxanê ew ket xwarê. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان CPJ کە بنکەی لە شاری نیویۆرکە ڕۆژنامەنووسی کورد نیاز عەبدوڵای وەکو یەکێک لە براوەکانی ناودارترین خەڵاتی ڕێکخراوەکەی بۆ ساڵی 2022 ڕاگەیاند. لە بەیاننامەکەیدا ڕۆژی پێنجشەمە ڕێکخراوەکە ڕاگەیاند خەڵاتەکەی کە ناوی خەڵاتی ئازادی ڕۆژنامەگەری نێودەوڵەتی IPFA لە ئاهەنگێکدا لە حەڤدەی مانگی 11 پێشکەش بە ڕۆژنامەنووسەکان دەکرێت. CPJ نیاز عەبدوڵای وەکو ڕۆژنامەنووسێکی دیاری کورد لە عێراق وەسف دەکات کە بە شێوەیەکی ئازاد کار دەکات. ئێستاش ڕۆژنامەوان نیاز عەبدوڵامان لەگەڵدایە. نیاز خانم سەرەتا زۆر پیرۆزبایت لێ دەکەین بە بۆنەی وەرگرتنی ئەم خەڵاتە و سوپاسیش بۆ کاتەکەت کە لەم بەرنامەیەدا بەشداریت. سپاس بۆ ئێوە هێرۆخان ڕێز و پێزانینم هەیە. سەرچاوم نیاز خانم دەزانم پێشتریش دەیان خەڵاتی ترت وەرگرتووە لەوانشدا خەڵاتی لەیلا قاسم بۆ ژنانی ڕۆژنامەوانان ڕێزلێنان بە بەخشینی هاوڵاتی فەخری ویلایەتی جۆرجیا ڕێزلێنانی UNFPA و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ بەرگریکردن لە یەکسانی جێندەر. بەڵام دەمەوێت بزانم ئەم خەڵاتەی CPJ چ جیاوازیەکی هەیە بۆ تۆ لەگەڵ ئەو خەڵاتانەی تردا؟ زۆر سپاس بۆ ئێوە هەڵبەت ئەوەی کە CPJ بە ئەنجامێک گێنێ لە سەرانسەری جیهاندا و
ئەوەی لە چوارچەوەی پرۆسی کارەکانێتی لە ئاستێکی نێودەوڵەتی کارکردنێکی بەردەوامی هەبوو بۆ چاودێریکردنی دۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا. هەر لەو بارەیەوە چەندین راپۆرتی زۆر گرنگی هەیە کە جەخت دەکەنەوە سەر پێشێلکارەکان، جەخت دەکەنە سەر حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بۆی پابند بن بە تەواوی بنەماکانی دیموکراسی و بەهاکانی ئازادی ڕادربڕین و ڕەخساندنی زەمینەی پڕ لە ئاسایش بۆ ڕۆژنامەنووسان. ئەم خەڵاتە بە دڵنیایی خەڵاتێکی گرنگە بە تەنیا بۆ من ناوەکو ڕۆژنامەنووسێک، بۆ هەموو ئەو ڕۆژنامەنووسانی کە بە پرەنسیپەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق توانیویانە کار بکەن بە شێوەیەکی ورد و دروست هەوڵیان داوە گەندەڵەکان ئاشکرا بکەن، دۆسیەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤ ئاشکرا بکەن، بەشێکی دیکەی ئەو زانیاریانی کە لە هاوڵاتیانە شاردرێنەوە و ئەو ڕووداوە گەرمانی کە لە هەرێمی کوردستان هەن بتوانن ڕووماڵی بکەن. بە دڵنیایی گرنگە، بەڵام ئێستاش و هەموو کاتێکیش پێم وایە کە ئەم خەڵاتە تەنیا خەڵاتێک نییە بۆ من وەکو نیاز، بەڵکو خەڵاتی هەموو ئەو کەسانەیە کە هاوڕێگاین لە چوارچەوەی کارکردن لەم بوارە. بەڵێ نیاز خانم دەمەوێت بزانم ئەم خەڵاتە تا چەندێک ئەبێتە هۆکاری هاندانی تۆ بە چ شێوەیەک هاانتەدا بۆ کاری زیاتر؟ ئەم خەڵاتێکی گرنگە بە دڵنیایی. ئێمە ساڵانێکی زۆرە بڕیاری بەردەوامیمانداوە، بڕیارمانداوە کە سەرباری هەموو ئەو پێشێلکاری و بربەستانی کە لە بەردەمماندا هیچ کات کۆڵ نەدەین و پێم وایە ئەو خەڵاتانی دیکەش کە خەڵاتی شەهید کاوە گەرمیانیە، خەڵاتی سۆران مامەحەمەیە، خەڵاتی شەهید ویدادە، تەواوی ئەوانی کە لە هەرێمی کوردستانی شوەرمان گرتووە لە ماوەی ڕابردوو بەشێک بۆ لەو هاندان و بەردەوامیە. بەڵام ئەمە مانایەکی دیکەیە کە ئەم ڕێکخراوە ئەوێت کاری ئێمە لە ناو هەرێمی کوردستان و لە عێراق بکە بە سەرچاوەی ئیلهام بۆ ڕۆژنامەنووسانی دیکە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە عێراق و هەروەها لە ئاستی نێودەوڵەتیش بەها بەکاری ئەو ڕۆژنامەنووسانە ئەدات و ئاشکرایان ئەکات و تا هەموو ئەو ناوچانەی دیکە لە جیهان کە تیایدا بارودۆخی ڕۆژنامەوانی سەقامگیر نییە، بارودۆخی ئەمنی ناسەقامگیرەوە، ڕۆژنامەنووسان لە بارودۆخێکی خراپدان بتوانن بەردەوام بن. پێم وایە پەیامێکی دیکەش ئەوەیە کە حکوومەتەکان بە خۆیاندا بچنەوە، دەستبەرداری ئەو پێشێلکاری و تاوانانە بن کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بە ئەنجامی ئێگەێنن و لە هەمان کاتدا پەیامی تێدایە بۆ خودی ڕۆژنامەنووسانی دیکەش کە بتوانن بەردەوام بن، چونکە خودی ڕێکخراوەکە جەخت لەسەر هەموو ئەو بەهایانە ئەکاتەوە کە ئێمە بە درێژایی ساڵانی ڕابردوو کارمان لەسەر کردووە. بەڵێ نیاز خانم دەزانین کاری ڕۆژنامەوانی کارێکی ئاسان نییە، بۆ پیاوانیش ئاسان نییە، بەڵام بە تایبەتی بۆ ژنان ژنێکی وەکو تۆ کە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئاوا بووی بە ڕۆژنامەوانێکی سەرکەوت تا چەندێک با بڵێن ژنبوونت بوو بە ئاستەنگ بۆ تاوەکو بگەی بۆ پێگەیە؟ بە دڵنیایی لە کۆمەلگایەکی پیاوسالاردا کە دەسەڵاتەکەت دەسەڵات خوازێکی نادیموکراتی خوازەوە لە هەمان کاتان نێرسالارە و هەر خۆی دەیان بربەستت بۆ دروست ئەکا بەردەوام لە لەمپەردایە بۆ تۆ و هەموو میکانیزمەنە مرۆیەکان لە هەڕەشەی دەستدرێژی سێکتی لە ناوزڕاندن و هەموو هۆکارێکی دیکە بەکارەهێنێ بە دڵنیایی سەختیەکی زۆرە. بەڵام ئەکرێ بڵێن ئەمە پەیامێکی هەیە بۆ تەواوی ژنانیش لە عێراق و لە هەرێمی کوردستان بەوەی کە بەردەوام بوون کۆڵنەدان ئەکرێ شێوازی دیکەی دەستکەوت و بەردەوامیە ئامانجەکە بپێکێت. هەڵبەت ڕاستە ئەمە سەرکەوتن و ڕێزێکە کە زۆر پێزانینم بۆی هەیە، بەڵام هێشتا زۆر ماوەکە ئێمە بمانوێت لەو پەیامی ئەمانوێت کاری لەسەر بکەین، بیگەێنین و بەردەوام بین و ئەشزانین کە لەمپەرەکان هیچ کات کۆتاییان پێ نایە. بۆیە پێویستە بەهێزێکی زیاترەوە لەگەڵبوونێکی زیاترەوە کۆڵ نەدەین، چونکە ئەم سەختی و بربەستانی کە بە تایبەت بۆ ژنان لە هەرێمی کوردستان هەن تەنیا کۆمەڵگانیە، بەڵکو دەسەڵات خۆی لەمپەرێکی زۆر زۆر گەورە و بەهێزە لە بەردەم کارکردنی ژناندا و ئێمە بۆ ئەو بابەت هەمیشە بەڵگەمان هەبووە و بەڵگەی پشتڕاستکراومان هەبووە. بۆیە کۆڵنەدان بەردەوام بوون لەسەر ڕێگەیەک کە پرەنسیپە دروستەکانی دیموکراسی و بەدواداگەڕان و کاری ڕۆژنامەوانی تیادا ڕەچاو بکرێت، هەڵبەت بە دڵنیایەوە دووریان نزیک ئامانجەکەی دەپێکێت. بەڵێ نیاز خانم دەمەوێت پرسیارێکی تر بکەم، دەمەوێت بزانم بەڕای تۆ جیاوازی لە بینی کاری ڕۆژنامەوانی و کاری چالاکوانی هەیە؟ بە دڵنیایی جیاوازی هەیە، بە دڵنیایی جیاوازی هەیە. کاتێک کە تۆ
بەرگریکاری مافەکانی مرۆڤی و چوارچێوەیەکی چالاکوانی پێ ئەمە جیاوازە لە چوارچێوەی ڕێکخراوێکدا، بەڵام پرەنسیپەکانی مافی مرۆڤ هەرگیز لە کاری ڕۆژنامەوانی نابنەوە. بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ هەرگیز لە چوارچێوەی کاری ڕۆژنامەوانی نابنەوە. CPJ، RSF، Free Press Unlimited و تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی دیکە بە ئەمنستیشەوە هەمویان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کاری ڕۆژنامەوانی هاوشانی بەرگریکردن بێت لە پرەنسیپەکانی دیموکراسی، چۆن بۆی کە ڕۆژنامەوان بەشێکی کارەکانی تەرخان بکات بۆ ئاشکراکردنی ئەم دۆسیانە لە چوارچێوەی هوشیاری و تێگەیشتن و گەیاندنی زانیاریەکاندا. بە دڵنیاییەوە لە پاڵ ئەوەشدا ئەو کارانی دیکە کە پەیوەندی بە بەرگریکردن لە بەهاکانی دیکەی دیموکراسی زمینەی کاری ڕۆژنامەوانی هەیە، ئەمەش لە کارە هەرە بایەخدارەکانن کە ڕۆژنامەنووس ئەتوانێت کاری لەسەرکە. ئەنجا ئەوەشمان لە یاد نەچێت بە پەیباننامە نێودەوڵەتیەکان سەرجەمیان و بە پێی دەستوری عێراقی و پێی یاسای ڕۆژنامەگەری و هەموو یاساکانی دیکەش ڕۆژنامەنووس کەسێکی ئازادە دەتوانێت ئەم کارانە بکات لە چوارچێوەی کارەکەیدا و لەگەڵ ئەوەشدا ببێ بە کەسێک کە بتوانێت وەکو کەسێکی معنەوی خاوەن پێگە بتوانێت بەدی لە هەموو بەهاکام کاجا لە چوارچێوەی کاری ڕێکخراوەیی بێدیان یەکێک لە میکانیزمەکانی دیکە. بەڵێ نیاز خانم، ئەمە بە دەرفەتێک کەزانم پرسیارێکی تایبەتت لێ بکەم هەرچەندە لە بابەتەکە لە ئادین لە زۆر بۆنە و وێنەکان و توێژەکانە ئەبینین کە تۆ ئەو هەوریەیە ئەو سرکەیە لەسەر شانتە، ئەمە هیچ هێمایەکی هەیە بۆ تۆ، ینی لەبەر چییە؟ ئەمە تەنها وەکو شتێکی کوردەواری کولتوریە یا شتێکی تایبەتە بۆ تۆ؟ لە ڕاستیدا ئەم هەوریە لە هەر چوار پارچەی کوردستان لەبەرەکرێت، سیمایەکی کەلتوریە هەر کەسێک ئەم هەوریە ببینێت لە قۆناغێکا دایکی نەنکی مێژووی وڵاتەکەی ژیانی کۆمەڵایەتی ناو گوندەکانێکوێتەوە بێرخاڵێکی تر کە پەیوەستە بە تەسبیحەکەەوە، تەسبیحەکە شەر بە هەمان شێوە هێمایەکی کەلتوری پیاوانەیە و لە هەمان کاتدا دیاریەکێک لە هاوڕێ ڕۆژنامەنووسە زۆر زۆر تێکۆشەرەکانە کە هەمیشە بۆ من جێگەی ڕێزە لە هەر شوێنێکی دنیا بێت. بەڵێ نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوان زۆر سپاس دەکەین، جارێکی تر پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئێوە، هەر بژین. تأویف کشانه روت اولداری شیعه عراقی مقتدا صدرش پرلمان عراقی لیدی سانجی شری دیگر لاین دین شیعه دیگه او برکا خوب شاندانان حول ده آستانگان جپارتی دین شیعه را نها درس بکر. راپورتا پیامه دنگ امریکا درشاد انور چکرکوکی. خۆپیشاندەرانی ڕۆژی هەینی لە یانگرانی سەدر و پەیامەکەی بۆ چۆنێتی پێکێنانی حکوومەت و چۆنێتی دیاریکردنی کاندیدی سەرۆکی حکوومەت دەریخست سەرباری کشانەوەی لە پەرلەمان. سەدر دەیەوێت سێبەری بەسەر حکوومەتی داهاتووی عێراقەوە بەردەوام بێت، بەڵام چالاکیە سیاسیەکانی لە پەرلەمانەوە بۆ نێو شەقام گواستۆتەوە. لا أعتقد أن السيد الصدر سيكون بعيد. پێم وانییە بەڕێز سەدر دوور بێت لە گۆڕەپانەکە، تەنانەت گەر پەرلەمانتارەکانیشی لە پەرلەمان کشاونەتەوە. لەبەرەوەی ئەو کوتلەی گەورەیە و دەبێت ئامادەگی بوونی حکومی هەبێت، دەبێت ڕەزامەندی ئەو هەبێت بۆ دروستکردنی حکومەت، بە تایبەت لە ئاراستەکانی ئەم دواییە و کشانەوەی پەرلەمانتارەکانی بەڕوونی هەوڵ بۆ ئەمە ئەدات. ئەم هەڵکشانە کە پێی هەستاوە بۆ لە قاڵبدانی لایەنەکانی ترە بۆ دەرچوون لەم قەیرانە، چوارچەوەی هەماهەنگیش دواکەوت لە گفتوگۆکانی بۆ دیاریکردنی سەرۆکی حکومەت. ئەم ناکۆچیانە لە ناو چوارچەوەی هەم ئاهەنگیدایە نەک ماڵی شیعی. سەدر مەرجەکانی بۆ حکوومەتی داهاتووی عێراق خستە ڕوو. یەکێک لە مەرجەکان هەڵوەشانەوەی گروپە میلیشیاکان بوو، بەڵام زۆری نەبرد. هەندێک لە گروپە شیعەکان چەکدانانیان ڕەت کردەوە. ڕوونیش نییە هەنگاوی داهاتووی سەدر چی دەبێت گەرگوێ بە مەرجەکانی نەدرێت، بۆیە ئاڵۆزبوونی دۆخەکە بە یەکێک لە ئەگەرەکان دادەنرێت. بالتالي دولة السلاح موجود في أيادي الكل. لعراق دا همو لايك تششي بدستا وچاق بستوي سياسي هيا وناكوشي فكري هيا ئەجەندای جیاواز لە عێراقدا کار دەکات. بۆیە پێکدادان بژاردەیەکی چاوەڕوان کراوە بە تایبەتی لە عێراقدا، بەڵام وەک پێشتر ئاماژەم پێکرد عێراق سەمامی ئەمانی تیادایە. گرنگترین سەمامی ئەمان مەرجعیەتە لە نەجەفی پیرۆز کە هەمیشە دژی پێکدادان و بەکارهێنانی چەک و شەڕی ناوخۆیە. سەمامی گرنگتر هەبوو وەک بینیمانە ڕابردوودا، هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتیش سەقامگیری عێراقیان دەبێت بەهۆی قەیرانی وزەوە. سەدر لایەنە ڕکابەرەکانی بەجێبەجێکاری ئەجەندای ئێران و
ئەوانیش سەدر بە هاوپەیمانێتیکردن لەگەڵ وڵاتانی عربی تۆمەتبار دەکەن. ئەمەش وای کردووە ملولانیان نێوخۆیەکان بە ئەجەندای دەرەکی بارگاوی ببن. إنام أبينا فكل جهة لديها پەیوەندی ڕاستەوخۆی نییە، بەڵام بەرژەوەندی هەیە کە لایەنەکان گرێ دەدات بەلایەنێکی دەرەکیەوە. جا بەرژەوەندیەکان یاسایی بن یاخود نایاسایی. ئەمە مەسەلەیەکی ڕوونە. پێم وایە داکۆچێ نێوخۆیەکان پشت بەسووە بە تەسفیل حساباتی دەرەکیەوە. ئەمە لە ئاسی جیهاندا دیارە. شەڕ و ناکۆچی کاری سیاسی سەرچاوەکەی ناکۆچی دەرەکیە. سەدر لە هەوڵدان بۆ پێکێنانی حکوومەت یەکەم کارتی سوتا، بەڵام ڕۆژی هەینی کارتی دووەمی بەکارهێنا کە کارتی جەماوەری بوو، بەڵام هێشتا ئەنجامی بەکارهێنانی کارتەکەی ڕوون نییە، گەرچی هەندێک لایەنی سیاسی پێشوازیان لێ کرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. پشتی هەفتەیەکێژێ وەشانە دیمەنن باڵکێشن گەردوونامە هەفکاریە نفنەتەوەیە تەلسکۆپە ئەسمانیە جیمس وێب شانازیە بەسەرکەوتنە خوا دکە دەنگی ئەمریکا vê پێداچوونێ دکە. هەفتەی ڕابردوو بە وێنەی سەرسڕهێنەری تەلسکۆپی جیمس وێب دەستمان پێکرد، ئەوەی هەتا ئێستا وەک خەونێک بووە. ئەوەش وێنەی ئەو پەڕی نێو قوڵایی و ڕووناکترین وێنەی گەردوونە. تەلسکۆپی وێب تشکی ژێرسوور بەکاردەهێنێت بۆ وێنەگرتنی چینی ڕەنگەکان. ئێمە لە ڕێی تەلسکۆپی وێبەوە قوڵایی ترمان بینی لەوەی کە تەلسکۆپی هەبڵ بە درێژایی تەمان لەسەر ئەم جۆرە پرۆژەیە ئەنجامی دابێت. ئێمە هەتا دێت نزیک دەبینەوە بۆ بینینی یەکەم ئەو شتانەی دوای بیردۆزی بیگ بانگ دروست بوون. لە ماوەی چەند مانگێکدا ئێمە دەچینە دەجار قوڵایی ترەوەی گردون و دواتر ڕەنگە زۆر نزیک ببینەوە. جا بۆ زانیاریەکانی ئایندە لەگەڵمان بمێننەوە. تەلسکۆپی وێب لە ڕۆژی کرسمسی ساڵی 2021دا لە ئەمریکای باشوور هەڵدرا و لەو کاتەی بۆ واڵایی بەڕێوە بوو وێنەی بۆ تاقیکردنەوە ناردە خوارەوە. هەموو وێنەکە بە هێندەی نزیکەی قەبارەی دەنکەلمێکە، هەر بۆیە ئەوەی ئێمە تەماشای دەکەین پارچەیەکی زۆر بچووکی ئاسمانە. لەو وێنێدا لەو پانتایە بچووکەدا بە هەزاران ئەستێرەی تیادایە و هەر یەک لەو گروپە ئەستێرانەش بە دەیان یان بگرە سەدان ملیار لە ئەستێرە لە خۆ دەگرێت. پاشان ئەم وێنەی کارینە نیبیۆڵا لە وێنەکەدا هەبوو پانتاییەکی بەرینی ڕووناکی و تاریکیە. ناوچەیەک بەدی دەکەێت کە تێیدا ئەستێرەی نوێ پێک هاتوون کە لەسەرەوەی ئەو وێنەدایە ئەوەی هەتا ڕادەیەک لە سامناکی شین دەچێت و چەند ئەستێرەیەکی گەرما پڕوکێنەری تێدا هەن. ئەوانەی ڕووناکیەکانیان دەچنە نێو هەورەکەوە کە وەک شتێکی ڕنگ پرتەقاڵی لە ژێرەوە دەبینیت. تەلسکۆپی وێب لە ئاشکراکردنی کۆمەڵە ئەستێرەکان زۆر کارا بووە. ئەوەی من دەیڵێم ئەوەیە کە وێنەی کۆمەڵە ئەستێرە دوورەکان ئەوانەی تەلسکۆپی وێب دەیگرێت زۆر جوان و ڕازاون. تەلسکۆپی وێب ئەم دیمەنەی ئەستێرەیەکی لە دەرەوەی سیستمی خۆرمان گرتووە و هەروەها ئاشکراکردنی هەبوونی ئاوتەیدا. ئەوەش وێڕای گەرمی لە ڕادەبەدەری ئەستێرەکە کە مرۆڤ ناتوانێت تێیدا بژی. ئێمە لە سەرەتای ئەم جیهانە بچووکە بەردینین کە بە دەوری ئەستێرەیەکی قەبارە مامناوەندا لە کەناری ئەستێرەیەکدا دەخولێتەوە. ئێمە تەلسکۆپێکمان هەڵدا و هەروەها سەکۆیەکی ڕوانگە کە دەتوانێت بڕوانێتە قوڵایی گردون، هەروەها گەڕانەوە بۆ سەردەمی زۆر ڕابردوو بۆ بینینی هەندێک لە نوێترین کۆمەڵە ئەستێرەی دەرکەوتوو کە تەمەنی نوێیان بەسەر دەبن. جا ئەوە لە ڕاستیدا کاریکی مایی لە خۆبایبوون نییە، بەڵام هاوکات ئەو پەڕیمایی خۆشیە و سەربەڵندیە کە بتوانین دەیان هەزار کەس پێکەوە بۆ دەیان ساڵ کاری لەسەر بکەین هەتا بیگەین ئەم قۆناغا. من دەڵێم ئەم کارە شایستەی ئەوە بوو چاوەڕوانی بین. ئەو شارەزانی چاوپێکەوتنمان لەگەڵیاندا کردووە یەک پێشبینی کۆتایی دەکەن، ئەوەیەکە ئێمە تەنها زانیاریەکی زۆر کەممان دەستکەوتووە لەوەی کە تەلسکۆپی وێب دەتوانێت فێرمان بکات لەبارەی گەردوونمان و هەروەها مێژوومان سەبارەت بە شتی زیاتر لە ئایندەدا. بۆ ئارش عەرەب سەدی، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دەگەڕینەوە بابەتی عێراق سەبارەت بە ئاڵۆزیەکانی عێراق و کێشەی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی ئەو وڵاتە دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. هیوادارم کە ئێستا لەگەڵمان بێت. دڵشاد، هیوادارم ئێستا کێشەت نەبێ بەهۆی کێشەیەکی تەکنیکی دواکەوتی. دڵشاد، دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێستا زانیاری نوێ چی هەیە لەسەر کێشەکانی نێوان سەدرەکان و چوارچێوەی هەماهەنگی؟ بەڵێ دیارەوە خۆتان ئاگادارن کە سەدر دوای ئەوەی کە کارتی یەکەم کە کارتێکی سیاسی بوو تاقی کردەوە
نەیتوانی حکوومەتی زۆرینەک پێک بهێنێ. ڕۆژی هەینی کارتی دومی بەکارهێنا کە کارتی جەماوەری بوو. لە ئێستادا سەدر لە ڕێگەی بەکارهێنانی کارتی جەماوەریەوە هەندێک پەیامی داوەتە لایەنە شیعەکان بەوەی کە ئەتوانن حکوومەت تشکیلکەن، بەڵام بەو دەمەرجەی کە ئەو بۆی داناون. بۆیە لە ئێستادا شیعەکان سەرقاڵی دیاریکردنی کاندیدی سەرۆکۆزیرانی داهاتووی عێراقن و سەدری چاوەڕوان نەکرێت کە لە یەک دوو ڕۆژی داهاتووە لایەنە شیعەکان بگەنە ڕێکەوتن بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆکۆزیران، بەڵام دواتر کێشەکان ڕەنگە دووبارە سەر هەڵداتەوە. لەبەرەوە بێگومان سەدر کە پەرلەمانی عێراقی بەجێهێشتووە و چووەتە شەقام، بێگومان هەروادانانی شێبۆیە بە دوای بیانوە ئەگەڕێ بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆی کە محاولە بکات لە ڕێگەی پەیام و شەقامەوە هەمووان تێبگەینێ بۆی کەم حکوومەتە شکست خواردووە، چونکە سەدر تموحی ئەوە هەیە کە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ژمارەی کورسیەکانی زیاد بکەوە بگات بەو خواستەی کە خۆی هەمیشە هەیەی بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە و وەلانانی نارەکانی بەتایبەتی تر نووری مالکی سەرۆکۆزیرانی پێشووی عێراق. بەڵێ باشە دڵشاد، ناکۆکیەکانی یەکێتی و پارتی گەیشتون بەچی لەسەر پۆستی سەرۆک کۆمار؟ تازەترین زانیاری لەسەر ناکۆکی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆکۆمارەوەیە کە تا کوێستان نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک بۆ دیاریکردنی کاندیدێک. پارتی تا کوێستا ڕێبەر ئەحمەد کاندیدێکی یەکێتی نیشتیمانیش تا کوێستا بەرهەم ساڵح کاندیدێتی. پارتی ئامادەیە تا ڕادەیەک دەستبەرداری پۆستەکە بێ بەو مەرجەی کە یەکێتی کاندیدەکەی کە بەرهەم ساڵح بگۆڕێ، بەڵام تا کوێستا یەکێتی ڕەتەکاتەوە. من چەند خولەکێک پێشەوەی بێمە بەرنامەکەەوە لەگەڵ بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستانە قسەم کرد، ئەو باسی لەوە کرد کە هەرگیز بە دوو کاندیدی جاوە لەگەڵ یەکێتی ناچنە نێو پەرلەمانی عێراق. ئەگەر بێت و لایەنە شیعەکان وعدیان پێ نەدەن کە بەرهەم ساڵح بگۆڕدرێ، ئەوان کۆمەڵێک با بڵێن بژاردەی تریان لە بەردەستداوەکەوەی کەەوە ئاماژەی پێکرد یەکێک لە ئەگەرەکان بەشداری نەکردنە لە حکوومەتی داهاتووی عێراق، یەکێکی تر لە ئەگەرەکان با بڵێن وەکوان ئاماژیان پێکرد داننەنانە بە سەرۆکایەتیکردنی بەرهەم ساڵحە، کۆمەڵە بژاردەیان لە بەردەستایەکە وەکوخوایان ئاماژیان پێکرد، بەڵام تاکو ئێستا هیچ ڕێکەوتنێک لەسەر پۆستی سەرۆکۆمار لە نێوان یەکێتی و پارتیان نیە، لە کاتێکدا کە لایەنە شیعەکان فشارەکان چڵ کردوێتەوە بۆ سەریان بۆی لەسەر و پۆستە ڕێک بکەون. سپاس دڵشاد، سپاس دەکەین. ژمارەیەک لە دانیشتوانی وان لە جەژنی قوربانەوە بەردەوامن لەسەر سەیران و گەشتەکانیان لە کەناری دەریاچەی وان. بمەبەستا جەژنا قوربانê hejmarek zêde rûnişvan li perava behra Wanê seyran kirin. Li gel batlana fermiya neh rojan ya cejnê rûnişvanan ji bo bihînvedanê xwe gihandin perava behra Wanê û demên xweş derbas kirin. Hin ji wan bo rojane seyrana xwe pêkanîn, hin ji wan jî li gel zarokên xwendinava konan da şev û roj man li ber behrê. Ev koma ciwanan bi mebesta cejnê di nava vê jîngeha xweşîk da civiyan e û seyrana xwe li gel govendê bi gotin û stranan pêk tînin. Ev hevalê me hemû yê êşe. Eman ca xwe rojê xweş devê kir. عیدا دا شاهیا دا شینا دام همه کدوم بینه جار جارا ام پسمامت خواهم تنه لگولا وانی پرانیا وان جوانان پسمامن هفدونه و دبیجن کو او جبر کارو بارن گرانین باجران مینا بری لگندان نکارن ورن جمهف و او به مبستا کیف و شاهی و ججنان کم دبن و دمن خوش در باز دکن زمستانا ویجی خوشه بارا ویجی خوشه هاوینا ویجی خوشه ام جوانی گله ممنون ایشه ما وقتی ما همل وی داره مالو بارید ما همل وی داره نه ایکو دیجین یعنی نه شبی بریه بری هندیش میاتی دیسا ام شبی بری لیتکن یعنی ev malbata ku ji pênc kesan pêk tê ji destpêka eydê ew hatine perava behra Wanê kom vegirtine û çavlirêye ku ew heya qedandina batlana neh rojan li vê derê bimînin. Em hatine lêv xwe geştê me kunî xwe vedoye ev sê rûje em lêyene me biçûyînan dîne lêva behra Wanê hem berê çiyê sîpana xelat خوش ایدو ما خوش در باز بیتن کیف همش گله خوشه بحل دنگه بحری ام خو آگی تلکیان سما خو چای چتیان رو نه به آگی چا خو وقت خوان
ev cihê seyranê nêzî kelaha dîrokiya Amîkê ye û herî peravên paqij yên behrê li vê derê ye. Demê herî xweş bêguman dema hetav li ser bilindahiya çiyayê Sîpan ava dibe û sîtavka wê li ser rûyê behrê belav dibe. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. هەرو دەزانم تۆ حەزت لە وەرزشە و دەزانین کە ئێستا جامی ئەوروپای پاڵەوانی خانمان چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە چی تەیە لەسەر ئەمە بەڵێ دەخیل بێگومان ئێستا جامی ئەوروپای خانمان ئێستا بەڕێوە ئەچێت و ئەمڕۆ دوو یاری زۆر گرنگ هەیە کە با بڵێن یاریەکانی چارەکە کۆتایی ئەمڕۆ سوید و سویسرا لەلایەک یاریەکەن و لەلایەکی تریش هۆڵندا و پۆرتۆگال یاریەکەن جا با بزانین ئەنجامی یاریەکانی ئەمڕۆ چۆنە بێ دوێنێ یاریکی گەرموگوڕ هەبوو لە نێوان با بڵێن ئیسپانیا و بەلجیکا ئیسپانیا ببوورە ئیسپانیا و دانیمارک ئیسپانیا بە گۆڵێک توانی بیباتەوە با بزانین ئەمڕۆ ئەنجامەکان چۆنە بن پێشبینی چی دەکەیت چێ ببات لە کۆتاییە پێشبینی ئەەکەم پۆرتۆگال و سویسرا تا سواهی هەر شاد و بەختەوەر بن بدوعا کاتێکی خۆشە شاد بن